خزمەتەکانی ڕابردووی سەدان کەسی لا چلەی ژیان ئاواییدا کۆ کردەوە. ڕەنگە کەم کەسە بن بتوانن هێندە کەسانی بەوەفا لە دوای خۆیان ئەسەف بۆ لە دەستدانی بخوازن. شێخ بایز تاڵەبانی 50 ساڵی تەمەنی لە بواری کاری ڕێکخراوەی و حیزبی و حکومیدا بۆ خزمەتکردنی نەتەوەکەی تەرخان کرد. توانی لەو بوارەدا سەرکەوتنی گەورە تۆمار بکات، چونکە لە بوارێکدا ئیشی کردووە کەم کەس دەتوانێت بە سەرکەوتوی ئەو بوارە تێپەڕێنێت. لەم هۆڵەدا هەمووان بە ئەسەفەوە یادی چلەی ژیان ئاوایی شێخ بایز دەکەنەوە. لاوتاری مەکتەبی سیاسیدا مەلا بەختیار ڕایگەیاند شێخ بایز پیاوێکی ڕازگۆ و دەستپاک و دڵسۆز بووە. بە شێوەیەک لە ماوەی ڕابردوودا ئەو کاتانەی کا لێپرسراوی دەستگای دارایی یەکێتی بووە و ئەو کاتانەشی وەزیری دارایی حکومەتی هەرێم بووە بەدەیان ملیۆن دۆلاری بۆ خەزێنەی یەکێتی و با سەدان ملیۆن دۆلاریشی بۆ خەزێنەی حکومەت گەڕاندۆتەوە. لە ئەوتاری دەستگای چاودێری داراییشدا عەبدوڕەحمان ساڵح ڕایگەیاند شێخ بایز زۆرینەی تەمەنی بۆ بواری دارایی و چاودێری دارایی تەرخان کرد. ئەو ئەرکانەشی پێی سپێردرابوون بە سەرکەوتوی تێیپەڕاند. بەنەماڵەی شێخ بایزیش لە مەراسیمەکەدا هیوایان خواست ئەو نەریت و کارە جوانانەی بایز تاڵەبانی لە دوای خۆی بەجێ هێشتووە ببێتە نەریتێک بۆ هەمووان. لا بەشێکی دیکەی مەراسیمەکەدا چەپکە گوڵی کۆچرە ڕەسوڵ جێگری سکرتێری گشتی و چەپکە گوڵی خاتوێرەوە ئیبراهیم محمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لەسەر وێنەی کۆچکردودانرا. بایز سەعید محەممەد تاڵەبانی لە گوندی باداوە لە ناحەی قەرەحەسەنی سەر باشاری کەرکووک لە یەکی حوتی 1944 لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لێوە بووە و دواتر قۆناغی خوێندنی ناوەندی و دواناوەندی لە کەرکووک خوێندووە. لە ساڵی 1959ەوە پەیوەندی کردووە با یەکێتی قوتابیانی کوردستان و لە ساڵی 1965 پەیوەندی کردووە بە پارتی دیموکراتی کوردستانەوە. لەوێش چەند پلەیەکی حیزبی بڕیوە و ئەندامی سکرتارێتی لاوانی پارتی و بەرپرسی لقی لاوانی بەغدا و کەرکووک بووە و لە ئەڵمانیا ئەندامی فێستیڤاڵی گەنجان بووە. دواتر بەهۆی کاری سیاسی زیندانی کراوە و بۆتە پێشمەرگە. بایز تاڵەبانی لە ساڵی 1968 لە شارەوانی کەرکووکدا دەمەزرێت و پلە وەزیفەکانی لە کاتبیەوە دەڕوات بۆ ژمێریار و بەڕێوەبەری ژمێریاری و بەڕێوەبەری دیوانی چاودێری دارایی و دوای وێزگەی کارکردنی وەزیری دارایی حکومەتی هەرێمی کوردستان بووە. لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوە و مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بووە. پاشان ئەندامی مەکتەبی دارایی و کۆتا قۆناغ لێپرسراوی دەستگای چاودێری دارایی یەکێتی بووە. بایز تاڵەبانی لە تەمەنی 74 ساڵیدا و دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشیەکەیدا ڕۆژی 21/6 2010 لە ماڵەکەی خۆیدا لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.